لا هوليرو بەڕێز دکتۆر دلۆفان محەممەد بەڕێبەری گشتی تەندروستی هەولێرمان لەگەڵتە بەڕێز دکتۆر دلۆفان سڵاوتان لێ بێتۆم کاتتان باش سەرەتا پێم خۆشە لە پرسی کردنەوەی نەخۆشخانەیەوە دەست پێ بکەم کە تایبەتە بە چاودێری چڕی منداڵان ئەم نەخۆشخانەیە دەتوانێت چی بۆ منداڵان بکات و تا چەند کارتی تەندروستی بەرەو پێش ببات. بەڵێ زۆر سوپاس بەڕاستی ئەو نەخۆشخانەیە کە بەشە سەرەکیەکانی پێکاتووە لە بەشی پێشوازی و بەشی فریاکەوتنی منداڵان و بەشی چاودێری چڕی منداڵە ناکامەکان و تا ئەوانەی کە تازە لەدایک بوون و هەروەها بەشی چاودێری چڕی منداڵانی تەمەن سەروتر ئەوانەی کە بۆ چارەسەرکردنیان گرنگجێکی تایبەتی هەیە هەروەک چۆن لە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە گرنگجیەکی تایبەت بە کەرتی تەندروستی دەدرێتن ئەوەیە ئێمە لە خزمەتگوزاری چارەسەرکردنی منداڵان کەمی قەروێلە یاخود کەمی شوێنمان هەبوو دروستکردنی ئەم نەخۆشخانەیە دەبێتە هۆکاری ئەوەی کەوا خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست بکرێتن و بە تایبەتی کە ئەم نەخۆشخانەیە خۆی لە ١٠٤ قەروێلە دەگرێتەوە ئەم دەبێتە هۆی ئەوەی کەوا بە شێوەیەکی ستاندەردی جیهانی و چۆنیەتی دروستکردنی و کوالیتیەکەی زۆر بە ستانداردێکی بەرز دروست کراوە دەبێتە هۆی ئەوەی کەوا کوالیتی خزمەتگوزاری تەندروستی بۆ منداڵان بەرز ببێتەوە و هەروەها ئێمە لە نەخۆشخانەکەی راپەڕین کە لە تەنیشت ئەوە بەشی چاودێری چڕی منداڵان ژمارەی تەختەکانی زۆر مەحدود بوون یان کەم بوون ئەم نەخۆشخانەیە دەبێتە هۆی ئەوەی کەوا بتوانرێتن ژمارەیەکی زۆری تری منداڵان کە پێویستیان بۆم بەشانە دەبێتن خزمەتگوزاریان پێشکەش بکرێتن هەروەک جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش گرنگجێکی تایبەتی بە کەرتی تەندروستیدایە بۆیە ئەوەش بۆتە هۆکاری ئەوەی کەوا بتواندرێتن بەردەوام خزمەتگوزاری زیاتر بە کوالیتی باشتر پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست بکرێتن بە تایبەتی بۆ منداڵان چونکە ئێمە هەمومان ئاگاداری ئەوەی کەوا لە وەرزەکانی نەخۆشخانەکە لۆدێکی زۆر زۆری لەسرە بەڵام ئێمە نەخۆشخانە کۆنەکە 200 قەروێلەیە ئەوەیان 100 قەروێلەیە واتە دەتوانین بڵێن نیوەی هەندوو نیوی ئەو نەخۆشخانەیە دەکرێتن خزمەتگوزاری بە پێشکەش بە هاوڵاتیانی خۆشەویست بکاتن. هیچ وادەیەکێ بۆ کەوتنەکاری ئەو نەخۆشخانەیە و تر هاوڵاتیان بتوانن سەردانی کەن و سوودی لێ ببینن؟ بەڵێ ئێمە بە خۆشحالیەوە ئەو نەخۆشخانەیە کە لەلایەن گروپی کۆمپانیەکانی کار دروست کراوە لەلایەن جەنابی شێخبازەوە و هەروەها بەردەوامی نەخۆشخانەکە و پاکردنەوەکە و تەنانەت بەشێک لە کارمەندەکانی لەلایەن ئەم کۆمپانیایەوە ڕاهێنراون و لە ماوەیەکی نزیکدا چونکە ئێستا زۆر نەخۆشخانەکە ئامادەیە و ستافی ئامادەیە دەکرێت ئێمە خزمەتگوزاریەکانی لە نزیکترین کاتدا دەتوانین بڵێن لە ماوەی 2 هەفتەی داهاتوو یاخود 3 هەفتەی داهاتوو دەخرێتە خزمەت هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئەوەی خزمەتگوزاریەکانی پێشکەش بکرێتن چ لە بەشی پێشوازی یاخود لە فریاکەوتن و هەروەها لە چاودێری چڕی منداڵان. بەڵێ لەسەر جەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و دەتوانن سەردانی ئەو نەخۆشخانەیە بکەن؟ ئێمە خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی سەرەکی لە شاری هەولێری خۆشەویست لە بەشەکانی تریژ یاخود لە خزمەتگوزاریەکانی تریژ بەشێکی زۆری هاوڵاتیانی دەرەوەی شاری هەولێر سەردانی نەخۆشخانەکان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر و بە دڵنیاییەوەش ئەم نەخۆشخانەش دەبێتە یەکێک لەو نەخۆشخانەکانی تر یاخود یەکێک لەو خزمەتگوزاریەکانی ترکەوە بە دڵنیاییەوە هاوڵاتیانی دەرەوەی شاری هەولێر دەرەوەی هەرێمی کوردستان دەتوانن کە پێویستیان پێبی چارەسەر وەربگرن لەم نەخۆشخانەیە. بەڵێ پرسی بە دیجیتاڵکردن و پرسی هەژماری من تا چەند کاراسانی بۆ کەرتی تەندروستیە کات و ئەو نەخۆشخانی کە نەخۆشخانی منداڵان بوو کە ئەوان ئێستا بە هەژماری من موچەکانیان وەرگرت پرۆسەکە تا چەند بە ئاستێکی باش بەڕێوە چوو؟ بە شێوەیەکی گشتی ئەم خزمەتگوزاریە نوێیە هەژماری من ئەوە خزمەتگوزاریەکی زۆر پێشکەوتو و سەردەمیانەیە هەروەک چۆن جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی پێکرد
ئەوە تەنها بۆ وەرگرتنی موچەوە نییە بەڵکو یەکەم شت کار ئاسانیەکە بۆ فەرمانبەران و هەروەها کەمکردنەوەی ڕۆتین و هەروەها خزمەتگوزاری زیاتر دەتوانرێتن وەربگرێ ئەو فەرمانبەرە لە ڕێگەی ئەژماری منەوە ئەوەیە ئەو کارتێککە پێی دەبەخشرێتن دەتوانی بە ڕێگای ئۆنلاین شت بکرێتن یاخود لە کاتی سەردانیکردنەوەی دەرەوەی وڵات دەتوانی بەکاری بێنیتن و هەروەها ئەمە ئومێد دەکەین لە داهاتوش بە تەکید ئەو کەسانی کەەوە ئەژمەری بانکیان هەبێتن لەوانەیە بەشێک لە کۆمپانیەکانی ناوەوەی هەرێمی کوردستان ببێتە هۆکاری ئەوەی بە شێوەی پێشینە یاخود بە شێوەی ئەقسات خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەن بە فەرمانبەران بکەن و بە دڵنیاییەوەش خزمەتگوزاری زۆری تری بانقی هەیە کەەوە ئەم ئەژمارە دەبێتە هۆی ئەوەی ئەو خزمەتگوزاریانە لە ڕێگەی بانکەکانەوە پێشکەش بە فەرمانبەرانی خۆشەویست بکرێتن و سەرڕای ئەوەی کە وەک باسمان کرد کەمکردنەوەی ڕۆتینە و کار ئاسانیە بۆ فەرمانبەرانی خۆشەویست و دڵنیایی زیاترە بۆ وەرگرتنی موچەکانیان. بەڵێ لەبارەی هەر ڕۆژەی هەژماری من ئێوە وەکو تەندروستی هەولێر هیچ ئامادەکارێکتان کردو یاخود حکومەت داوای لێکردون ئامادەکاریکەن بۆ بەشێکی دیکەی کارتی تەندروستی کە بچێتە نێو پرۆسی هەژماری منەوە؟ ئێمە سەرەتا خۆمان بە خۆشحاڵ دەزانین کەەوە وەکو نەخۆشخانەیەک لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر وەکو سامپڵ وەکو نمونە وەرگیراوە بۆ دەستپێکی ئەم خزمەتگوزاریی حکوومەت و ئەم سیستەمە نوێیەی حکوومەت و ئێمە گشت ئاماگەردەکاریەکمان هەیە لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لە ڕێگەی بەشی ژمێر یاریەوە هەردام و دەستگایەکی ترکەوە بتواندرێتن بەردەوامی ئەم خزمەتگوزاریی تێدا بکرێتن بەڵێ دەتوانین ئامادەکاری بکەین و هەروەک جەنابی سەرۆکی حکوومەتیش ئاماژەی پێکرد لە ماوەیەکی نزیک زۆربەی زۆری فەرمانبەران یان دەستگا حکومیەکان دەتوانن لە ڕێگەی ئەم خزمەتگوزاریەوە و موچەکانیان وەربگرن. ئێمەش بە دڵنیاییەوە چاوەڕوانی ئەوەین نەخۆشخانەکانی تر و دام و دەستگا تەندروستیەکانی تری سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بە زووترین گات ئەم خزمەتگوزاریانیان بگاتە دەست و چونکە بە دڵنیاییەوە ئەمە دەبێتە کار ئاسانیەکی زۆر و بۆ دڵنیایی بوون لە خزمەتکردن و کەمکردنەوەی ڕۆتین کارێکی گەورەیە کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی داوە. بەڕێز دکتۆر دلۆفان محەممەد بەڕێبەری گشتی تەندروستی هەولێر لە هەولێرەوە لەگەڵماندا بوو. سپاس بۆ بەڕێستە. سپاس بۆ بەڕێز.